سڵاوتان نەبێ بینرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتەکانی ترتان شادی و کامرانی بێت پێخۆشحاڵم جارێکی تر لەسەر شاشە چاوسەوزەکەی گەلی کوردستان لە بەرنامەیەکی نوێ و لە یەکەم ئەڵقەی بەرنامەی 1 پوین بە ئێوە شادمەوە 1 پوین بەرنامەیەکە ینی بە کوردەکەی خۆمان با بڵێن نقطە سەری دێر یا خاڵی گەرم یا بابەتی گەرم هەموو ئەمانە 1 پوین لە خۆ دەگرێت. لە ئەڵقەی یەکەمی بەرنامەکەمان ئێمە باسی مەلزەمە ئەکەین. ئەمڕۆ مەلزەمە لە بازاڕەکانە کڵاشە ئەکات بە کوردەوارێنی خۆمان. مەلزەمە بووە بە بەشێک لە خوێندکار و لە سیستمی پەروەردە. زۆربەی دایک و باوکان گلەیی لەوە دەکەن کە مناڵەکانیان هیچ بەرهەمێکیان نییە و لە چاو مناڵی خۆیان زیرەک و چالاک و چەپوک نین. ئێمە بۆ تاوتێکردن و هەروەها بۆ شرۆڤەکردنی ئەم بابەتە مەلزەمە میوانداری هەردوو بەڕێزان مامۆستا بەختیار ستار ماستەر لە سەرکردایەتی و کارگێڕی پەروەردەیی، مامۆستا سەردار حەمەڕەشید سەرپەرشتیاری پسپۆڕی کارگێڕیمان کردووە بۆ ئەوەی باسی مەلزەمە بکەین. مامۆستا گیان بەخێرن سەر چاوەکانم، زۆر پێخۆشحاڵم مامۆستا سەرداریەوە ئەمڕۆ میوانی منن لە یەکەم ئەڵقەی بەرنامەی پوین. خۆشەویستانم، ئێمە پێش ئەوەی باسی مامۆستا بچین ناو باسەکانمانەوە ئێمە راپۆرتێکمان ئامادەیە. دوای راپۆرتەکە بەردەوامی دێن بە بەرنامەکەمان. مەلزەمە بابۆڵەکەی حکوومەتی هەرێم. ڕخنەگران دەڵێن وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم بۆ تەعالیوەی پەروەردە و فێرکردنی سیستمی پەروەردەیی سویدی و ئەمریکی و بەریتانی و فەڕەنسی و تورکی. سیستمی پەروەردەی کوردیشی کردووە بە سیستمی فرۆشتنی ئەنواع و ئەشکاڵی مەلزەمە کە وەک دایک و باوکی خوێندکاران و قوتابیان دەڵێن سەریان لە منەڵەکانمان چێواندووە. ئەو کاتە خەمخۆری پەروەردەمان هەبوو، بەرپرسی پەروەردەمان نەبوو. لە مامۆستایەکەوە بگرە تا دەگاتە دەسەڵاتدارەکان خەمیان لە سەقافەت و لە ڕۆشنبیری و لە پەروەردە و فێرکردنی ئەم نیشتیمانە دەخوارد. وەڵڵاهی مەلزەمە سەری لێ تێگەیە، چونکە هەر یەکە هی مامۆستایەکە هەر یەکە بە جۆرێک شەرحی کردووە. ئەم تەلەبەیە لەمان نمونونەکە بە شێوەیە شەرح کراوە، لە دانیچکە بە شێوەیەکە شەرح کراوە. بەڕاستی سەریان لێ تێگەچێ. ئەگە مەلزەمە نەبێت زۆر باشترە. هەر مامۆستاکەی خۆی ئەگە گرنگێکی باشی پێبا پێویست ناکە پەنابەرێتە بەر مەلزەمە. بەڕێوەبەری گشتی پێشووی پەروەردەی سلەیمانی پێی وایە مەلزەمە چەند زیان با سیستمی پەروەردە و فێرکردنی داوە، دوو ئەوەندەش زیانی بە خوێندکار و قوتابی داوە. مەلزەمە تەنها ڕۆبۆت بەرهەم دەهێنێت. گرفتەکە لێسە لێرایە. خوێندکار زیاتر ئەوێ بە چ شێوەیەک بە چ ڕێگایەک بتوانێت نمرەیەکی بەرز بێنێت و بتوانێت لە ڕێگەی ئەو نمرە ئەو دەرچوونەوە بۆ نمرە بەرزە لە کۆلێجێک لە کۆلێجەکان کە خۆی پێیان باشە وەربگیرن. ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی نەک بۆ ئەوەی بتوان ئاسی زانستی تاشەن بەرەو پێشەوە بڕۆ تا چەند بتوان لە تاقیکردنەوەکانە سەرکەوتوو بن. ئەمەش پەنابەن بۆ ئەوەی کە لە چ ڕێگەیەک ئاسانترەوە ئەتوان کۆنتترۆلی زیاتر ئەو پرۆگرامی کە هەیەە بتوان بە شێوەیەکی باش کۆنتترۆلی بکەن بۆی بتوان لە تاقیکردنەوەکانە وەڵام بنەوە. هەم خوێندکاران تەڵەبێکیان هەیە لەسەر ئەمە و هەم مامۆستایانیش ڕێگە خۆشکەرێکە بۆی بتوانێت هانی خوێندکارەکان با بە چ ڕێگەیەک بتوانێت دەرەجێکی بەرز و زۆربەی خوێندکارەکانی دەرچن. ئەمە گرفتێکە کە هەرچەند ئەمە سەرلێشەوانێکە بۆ خوێندکاران، هەم پرۆگرامی خوێندن کە کتێبی ئەو منهجەی کە دانراوە هەم ئەم بەرزەوانش کە دروستەکرێن لە دەرەوە و لە ڕێگەی مامۆستاکان و ئەدرێ بە خوێندکارەکان. لە شاری سلەیمانی زیاتر لە 100 چاپخانە نزیکەی 20 بۆ 30 جۆر مەلزەمە چاپ دەکەن. خاوەنی یەکەم چاپخانە کە مەلزەمەی چاپ کردووە بەهۆی دەرکردنی بە زیانەکانی بڕیاری داوە مەلزەمە چاپ نەکات و تەوبەی کردووە. مەلزەمە لەوە دەرچوو مەلزەمەیەکی دیاریکراو هەبێت، مەسەلەیەک مامۆستای دوو مامۆستای مەلزەمەیەک بە چەند مامۆستایەک بیکەن و یەک جۆر مەلزەمە بێ. مەلزەم بوو بۆتە بازرگانیکردنێکی ڕوت. لەوە خوێندکاری سەری لێ شێواون نازان هیچ مامۆستای بەکاربێنێ. ئەلێ یەتە بازاڵی کیمیان بەرێ 50 کیمیا هەیە کامیان کڕێ. مەلزەمە لە ڕەحمی شەڕی ناوخۆ لە دایک بووە کاوێ ڕۆژە وەزارەتی پەروەردە بەهۆی شەڕی براکانەوە نەیتوانیوە کتێب چاپ بکات، بڕیاری داوە مەلزەمە چاپ بکرێت. لا پاش کۆتایی هاتنی شەڕی ناخۆ ئیدی مەلزەمەی قەدەغۆ یاسا کردووە.
بەڵام کەس گوێی با بڕیارەکانی حکوومەت نەداوە و ئێستاشی لەگەڵ دابێ وەک تۆڵەکە لی چاپ دەکرێت و ئاو بێنە و دەست بشۆ. بەخێر بێنەوە جارێکترەوە ئێمە ڕاپەتەکەمان بینی مامۆستا بەختیار مامۆستا سەدار ئێستا بە لە جەناب تۆ دەست پێ بکەین لەبەرەوەی مامۆستا لە دەسەڕاستەوەیە ئیشی ئەمە لە دەسەڕاز ڕوا مامۆستا بەختیار باسێکی مەرزەم بۆ بکە یا پێناسێکی مەرزەم بۆ بکە یا باسێکی سەرەتا ئەگەر هەیەی باسێکی سوودی مەرزەمان بۆ بکە. سەرەتا سڵاو لە بینەرانی گەلی کوردستان و زۆر سپاس بۆ بەڕێستان کە منیر بۆ ڕخسانی ئەم دەرفەتە بۆ گفتوگۆکردن لەسەر بابەتێکی گرنگی ڕۆژ بۆ خەمە پەروەردەیەکان. دیارە مەلزەمە ئەمڕۆ یەکێکە لە دیاردە ناپەروەردەیەکان لە ناو پەروەردەی کوردستاندا. مەلزەمە ئەگەر لە سەرەتاوە دەست پێ بکەین ئێمە وشەی مەلزەمە لە عەرەبیە وشەکە وشەیەکی کوردی نییە. وشەی مەلزەمە بەواتای قطعة من الكتاب واتە بەشێک لە کتاب کەواتە ئێمە هاتوین لە کتێبەکەمان کەم کردوتەوە ئیلزامی شۆ نابێ مامۆستا ملزەمی مەلزەمە ئەکری ئەو واتایش لەوەی کەوا من واتاکەم لە قاموسی معانی ئەم بابەتەی لێ کردووە بەواتای القطعة من الكتاب ئەو شیان ئەکرێ ئیلزامێکە بەسەن شتێکی کەمەوە لە کاتێکە پرۆگرامەکە کتێبەکە زیاترە لەوە. ئەمە ئەگەر سەیریکەین بەڕێز باس کرد کە ئێمە لە سوودەکانیەوە باسکەین ئەکرێ سوودشی هەبێ فعلەن بەشێک لە سوود لەوانەیە خوێندکار نەتوانێت کتێبەکە فریای هەمووی کەوێ بەڵام کورتەیەکە مامۆساکە لەوانەیە فریای نەکەوێت لەبەرەوەی کاتمان ئێمە کەمە لە ڕۆژە سێرەکەی سەعات 8 بۆ 11:30 کاتی دەوامان لەبەر ئەوە ئەکرێ مەلزەمە لێرەیە دەورێکی هەبێت ناڵێم ئەمە سوودە ئەمە ضروریاتێکە ئەکرێ هەندێک لە پرسیارەکان بە کورتی و بە پوختی لە بەردەست خوێندکارەکەی هەبێ ئەمە بەشێکە لە لایەنەکانی تریکە بین بەڵام بەراوردیکەین بە سلبیاتەکانی و لایەنە خراپیەکەی ئەکرێ زۆر زیاتر بێ کە دوایە دێنە سەری و گفتوگۆی زیاتری لەسەر ئەەکەی. زۆر باشە مامۆستا سەردار مامۆستا بەختیار باسی لەوە کرد کە لەوانەیە یەکێک لەو سوودانی کە هەی بێ مامۆستا فریان نەکەوێت یعنی خوێندکارەکان هەموو وانەکە بە منهجەکە بە مامۆستا بڵێتەوە کەواتە منهجەکە لە بنچینەیە هەڵی تایە یا ئەبێ هەڵی تیاابێ یا بۆچی مەلزەمە هەبێ لە جاتی ئەوە بەڵام بۆ دەستکاری منهج ناکرێنی لە هەرمی کوردستان. خۆی سپاس بۆ بەرنامەکەتان سەرکەوتووە بن مەسلەی مەلزەمە وەکو مامۆستای هاوڕێم فەرمووی لەوانەیە لە بعض حەڵقە سوودێکی هەبێ بە زۆر کەمە بەس ئێمە وەکو پەروەردەکار کە لە پرۆسەکەین بوونی مەلزەمە یەکەم شت ئەو زانیاری کە ئەمانەی بگەین بە قوتابی و پرۆگرامەکانی وەزارەت دارشتووە لەسەر ئەساسێکی پەروەردەیی ئەمانە زۆر سنووردارەکە و ئەو مادە زانستیانی کە هەیە لە کتێبەکانە کە دانراوە زۆر سنوورداریەکە و ئەگەر ڕوونتر لەوە ئێمە سیرکەین هەر بابەتێک چەند سەعاتێکی بۆ دانراوە لە هەفتەیەکە بخوێنرێت. ئەو مامۆستایانی کە پەنا بنە بەرمەرزەوە زۆربووی مامۆستەکانی پۆلی دوانزەن ئەگەر ئێمە دیقەت بین لە حوتی شەوەیە لە پۆلی دوانزەیە زۆربووی مامۆستاکانی ئەم شاری سلێمانیە لە مانگی سێ لە 5 تەقیان لێ ناو مەنەجەکان تەواو کردووە کەواتە هێشتا کاتیان ماوە چەند ڕۆژێکیان ماوە بۆی دێژە بەو پرۆگرامی کە وەزارەت بۆی داناوە پابندن پێوە بە خوێندنەوە و چەند جارێکیش محاولات کراوە بۆی کە مەلزەمە نەهێڵن و بە شێوە لە شێوەکان ئێستاوە یاتۆک بۆ بە دیاردە لە 5 سەرەتاییەوە مەلزەمە هەیە ئەتوان بڵێمە تاگاتە پۆلی 12 سابگەڕ لە بچۆ لە بازارە مەلزەمە دەیە بۆ هەموو ئاستەکان بۆ قوتابی بە شێوەیەکی زۆر خێرا ئەو زانستێکی کەمی تایە وەری ئەگرێ و وەزوبی مامۆستاکانی لەمەیە تاوانبارن ئەوەندەی پابندن بۆی کە ئاستی طبعا کە تۆ شتێک علمێک باس ئەەکەی بۆی زانستی باسی کە قوتابیان فێر بن زۆر بە سادەی و ساکاری ئێڵێتەوە
پرسیاکانیش ئێستا بۆ باڵبژاردن ئەوە گرفتێکە بۆی ئەمە ڕژاردنەوەکە جوابی کورت وەرگێ قوتابیەکە ئەم جوابە کورتانە زۆربەی لێکوە بەدیەکە لە مەلزەمەیە ئەمێکی لەو دیاردانەکە بیر و ڕژاندنی فکری مناڵ نەماوە تەواو بەس دەرخاتەوە زۆر باش بڵێ من یەک خاڵێک لەسەر ناڕووی لە پرۆگرامەکان ئەکرێ زۆر جار مەلزەمە یەکێکتر لە سوودەکانی ئەگەبینی لە پرۆگرامەکان لەوانەیە ناڕوونی تیاابێ مامۆسایەک هەڵسێ تێبینی لە کتێبی کەوا نووسراوە لە منهەجەکەیە لە کتێبەکەیەکەوە هەمانە بەڵام ئەگە بە شێوەیەکی عام ئێمەگە قسەی لەسەر مەلزەمە بکەین پێیکەوای بێ مەلزەمە نەخۆشی نییە ئەگەر وەکو نەخۆشی سەیریکەین بەڵکو ئەمە دیاریدەی نەخۆشیە لە ناو پرۆسی پەروەردە خودی نەخۆشیەکە ئێمە گەورەترە لەمە ئێمە ئەگە بمانەوە چارەسەری ئەمە بکەین خۆ وەزارەتی پەروەردە سێرەکەین زۆری یاسای دەرکرد کەوا قەدەغی کرد ئەوانی مامۆسا بێ ئەم ئینە بکات ناوی نیشانی مامۆسایەتی لێسەنێتەوە بەڵام نەتواندرا بۆ چونکە ئەمە وەکو چۆن ئێستا کۆخەیە کە دەرەچێت نیشانی ئەمەنی ئەمە پێمانەڵێ نەخۆشیەک هەیە لە گەروتە ئێمەش بە هەمان شێوە ئێستا کە ئەبینی مەلزەمە زۆر بووە دەرسی خصوصی وانی تایبەت زۆر بووە وای یەکە خەڵکی مناڵەکانی بنێرێت لەبەرەوەیکەوە خەمی داهاتوی مناڵەکانی ئەنێرێتە قوتابخانەیەکی ئەهلی ناینێتە قوتابخانەیەکی یعنی ئەمانە وا پێمان دەڵێت کە نەخۆشیەکە شتێکی ترە لە ناو پەروەردە خۆی کۆمەڵی نەخۆشی هەیە یەکێک لە دیاریدەکانی ئێمە مەلزەمەیە چونکە پرۆگرام مەلزەمە ئەساس و بنەماکانی پرۆگرامی تیان نایەتە دی ئەگەر ئێمە سەیریکەین پرۆگرام ئەگەر پرۆگرام بە شێوازێکی گشتی سێرکەین پرۆگرام بریتە لە مامۆستا لە کتێب لە ئامادەکردنی مامۆستا پسپۆری تایبەتی ئەمانیان داناوە مامۆزا مەسەرەن 40 دقیقە یا مەسەر ئەوەنە بۆ کات بۆ محازەرە سایکۆلۆژی خوێنکار حسابی بۆ کراوە مەسەرەن توانستی وەرگرتنی ئەو بابەتانە و حسابی بۆ کراوە نیە بەڵام مەلزەمیە هەموو ئەو پرۆسیسە بە هەموویەوە ئەخاتە ژێر پێوە بەڕاستی ئێمە ئەگە سێریکەین ئەمریکەوا سێریکەین پەروەردە بۆ چییە ئەسلی پەروەردە بۆ ئامادەکردن و ڕاهێنانی تاکێک کە چی بێت تەندروست بێت لە لوی لاشەوە لە ڕووی عەقلیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی معریفەوە وەرگیرێ ئەگەر سەیریکەین ئەمە پرۆگرام و منهەج ئەبێ ئەمەتیا بێتەوە ئایا مەلزەم ئەمەتیا دێردی ئایا ئێمە اعتیمادکەینە سەر مەلزەمە تاکێکمان بۆ دروستەکە کە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی نەفسی و لە ڕووی عاتیفە و ئاکارەوە بێت ئەمە درستی ناکە ئەو یەک بەبەستی هەیە لە مەلزەمەیە ئەویش لایانی معریفەیە نەقلی ئەو معریفەیە نەقلی ئەو زانستەیە کەوا هەیە و لە کاتی امتحانە لە عەرەبیەوە سوبکوب زۆر باش مامۆستا سەردار جارە کۆمنت هەیە لەسەر قسەکانی مامۆستا بەختیار ئیزافێکت هەیە دەستخۆشی لە یەکەم ئزافەیە بۆ شتەکانی ئەو شتەی کە ئەو زانینەی کە ناو مەرزەمە هەیە و کوتمان سنووردارە و قوتابیت فێی دەرخەکە و وروشاننی فکری قوتابی تیانە و ئاسی زیرێشیەکان پێم وایە لێرە شعشارێتەوە و ناتوانین تاکی باش دروستکەین تەنها دەرزێکی سەریع بۆ کاتیش کورت زۆر باشە لە ڕاپۆرتەکە مامۆستا نەجبەدین بەڕێوەبەری گشتی پێشوو باسی لەوە کرد کە ئامانج لە مەلزەمە ئەو یەک ئامانجی باس کرد وتی ئامانج لە مەلزەمە بریتە لەوەی کە خوێندکار تەنها بۆ دەرەجە بخوێنێ یعنی ڕێگای زۆرترین بەدەستێنانی زۆرترین نمرەی بۆ خوێندکار ئاسان کردووە ئەو وای وت بەڵام ئەمە ناکاتە کوشتنی معریفەی خوێندکار بۆ خوێندکار هەر نمرەیە ئێمە لەگەڵ مەلزەمەیانی بەو شێکەویکی بە ئەساسیەک و ئەگەر وەخت ساڵانی زوش شتێکا بووە کە پیان و تۆ کورتکراوەی مامۆستاکە کە نووسێتەوە بۆمان بەدەستنووس بووە دوو سوودمان لێوەگرتەوە یەکەم لە ڕووی خەت و نووسینەوە و دوو شێوە معریفەیە فێربوونە یەکیان سۆریە زۆر جار بینێتەوە لە سیدی ڕکاتی خوێندێتەوە زۆر جایەکشان مەسەرەن بە تەجروبە و بە لەبەرکردن کۆمەڵە شت هەبووە بە هەندێک جار بە بینین بە وێنەکە سەرنجێت ئەو ڕژێ بۆ کۆمەڵە شتی معریفی لە مەرزەمە ئەم شتە نابینیت لە مەرزەمە ئەم شتە نابیت بۆ نمونەگەر باسی دەستگای سا زۆربەی مناڵەکانی ئێمە پێیان بڵێ دەستگای گرامۆفەر چییە؟ مەسەرەن زۆریان پێیان بڵێ میکرۆسکۆپ چییە؟ نەیبینی و خانە فێر بۆ خانەیەکی بینیوە نەوعەکە و لە مەرزەمەکە هیچ نییە ڕێ خانە پێکاتوە لەوەرە سایتۆپلازم و ناوکەوە یعنی کۆمەڵێک زانیاری سنووردا کردووە و ئێمە بەڕاستی ئەگە مەرزە بکەین بە ئەساسێک هیچ قوتابێک نییە تەنها سە مەرزەمە نمرەی باشی بەدەستی نابێت هیچ قوتابێک نییە تەحەداکەم
لەسەر مەرزەمە لەناو مەرزەمایە نابێتی ناو مەرزەمەی بەکارێنە مەرزەمەی بەکاری نابێ نمرێکی باش بەدەستی نابێ چکە ناڵە مەرزەمە چەند زانیارێکی تایە ئەتوانم بڵێم ڕێژەیەکی زۆر کەم بەدەست دەهێنی وە لە هەمان کاتە کە لە بیرشت چۆی کە لە بەرت کەورە مەرزەمەکە دوای بۆت نایەتە بڵا کتێبەکە بێ لە چەندێڕێک لە چەند لاپەرەکە دووبارەیە کاتەوە وێرەکانە بینیت وە نەخشەکانە کێشیت ئەتوانیت بۆ نەخشەکی بەڵێ بڵێ طبعا نابێتەوە انتباعێکی باشی لێوە ناگریتەنە بە خێرایی زانیارە گۆرەگری زۆر بە خێرایش ئەیتەوە ئەو شتەی لە شڕۆی مرۆڤ هەیە دوو شتێک خەز نەبێ یەکێکیان بە مودەیەکی کەم لەبیر دەچێتەوەیکیان بە مودەیەکی زۆر ئەمێنێتەوە مێشتا ئەمەی کە مەرزەمەیە هەندەرە بۆ مودە کورتەکە لە مودەیەکی کورد وەرەگری بە کورتیش ئەیدەیتەوە زانیارێکی کەمی زۆرەگری بەڵام ئەوەی کە ئەچەس پێ لە مودە زۆرەکەیە ئەو زانیارێکە لەو کتێبەوە بۆ دانراخۆ کتێبی کە دانراوە وەزارەتی فێرۆ چەندین خەبیری وەکو مامۆستای شوامت مامۆستا چەندین خەبیری هێناوە چەندین خەڵکی هێناوە لێکۆڵینەوەی سایکۆلۆژی لێکۆڵینەوەی با بڵێن هەموو بیر و هۆژ و ئەوەی کردووە اینجا ئەو کتێبی داناوە ئەگەر دیقەتبی لە چەند شوێنێکە ئەو هەر لەو پەڕانی کە دایناوە شتەکانەکو دووبارەیە بە شێوەیەکی تر ئەلمیتر زانستی تر دووبارەی کاتەوە بۆی تۆ زیاتر بۆ یگەشتەکە نەک یەک دیێڕ و کۆتایی پێات کۆمنتێکم لەسەر ئەوەی هەیە کە لەسەر پرۆگرامەکان بە شێوەیەکی عام ئەگەر ئێمە بەڕاستی سێریکەین هۆکاری ئەمانە بۆی تاوان ئەمە لەم وڵاتە دواکەوتوانی خۆمانە ئەم جۆرە مەلزەمە هەیە گە سێریکەی لە وڵاتانی پێشکەوتووە مامۆستا بەختابا ببوورە قسەکەت لە بینێتەوە با مقاتەکەت بکەم جەنابەت لە دەرەوەی وڵات ینی کۆمەڵێ با بڵین ئاگاداری پەروەردەی دەوروبەریشی هەتا هی ئەوروپاش جگە لە هەرێمی کوردستان لەکوێی دنیا مەلزەمە هەیە طبعا ئەمە لە وڵاتە پێشکەوتەکان ئێستاکە شتێک نییە بە ئەمریکاوە مەلزەمە بێ کتێبی ئێستاکە باوی نەماوە کتێب نەگەوەیکەوە هین بێ ئێستاکە ئەوەی کە هەیە لە وڵاتە پێشکەوتەکان دوای دینە لەوانین لە عێراقشا هەبێت بەشێکە ئێمە بەشێکی لەوان ئەوە سیستەمی پەروەردەیمان یەکە لە وڵاتە پێشکەوتەکان ئێستاکە لە جیاتی ئەوەی کەوا مامۆساکە کتێبی چونکە ئەڵێ مامۆسا ئەبێتە بەندەی کتێب ئەم کتێبە لا نادەنی ئێمە ئێستا ئەگەر نمونەیەک لە سەرەتایەوە دەست پێ بکەین لە جیاتی ئەوەی کەوا مناڵ ببەستنەوە بە کتێبێکەوە مامۆساکە کۆرسبووکیی هەیە لە وەزارەتی پەروەردەوە پێی ئەوترێ ئەم خاڵانە بۆ نەگەر لە ئیبتیدایە نمونەکە بە ئیبتیدایی بینینەوە پێڵێ مامۆستا تۆ پێویستە کۆکردنەوە لێدەرکردن جەدولی زەڕ بە خوێندکارەکان بڵێ لەم ئاسێ تا ئەوە چۆن تێی ئەگەێنی ئەوە مامەڵی مامۆستا خۆیەتی تۆڕق تەدریس بە چ ڕێگایەک چونکە ئێستاکە ئەم مەلزەمێ وای لێکە تەڵقین دروستەکە نەک ئەوەی تەڵقین بۆ چی بۆ مردووە ئەم کتێبە لەبەرەکە و بەیانی ئەم مەلزەمی ئەم چەند دوشەیە و بەیانی ئەڵێتەوە یەک شتێکەوە بەڕاستی زۆر خەفەتبارمی کرد ینی ئەگەر ئەمانە ئەبینی گریانت دێ بۆ ئەو نەوەی کەوا لە دوای ئێمە دێن شەڕی داهاتووی دەوروپرمان ئێمە لە ساڵانی پێشووە توانیمان کەسەکانی ئێمە ئەوانی لە پێش ئێمە توانیان بە خوێن وجودی خۆیان بسەلمێن لە ساحەی کوردستانە و توانیان بەڵام شەڕی داهاتوو بریتە لە شەڕی عیلم بریتە لە شەڕی زانست بریتە لەو شەڕێکەوە ئێمە چۆن بەرامبەر تورکێک بەرامبەر فارسێک بەرامبەر عەرەبێک ئەوە مناڵەکانمان ئەو نەوەی داهاتووەکەیکە ئەگەر ئێستا فریان نەکەوین پەروەردەمان بمانێ مناڵێک لەسەر مەلزەمە دروستکەین هیچ کاتێک ناتوانین بەرامبەر پەروەردەیەکی مناڵێکی تورک بۆستێتەوە بەرامبەر پەروەردەیەکی چونکە دروست نابێ مامۆستا بەختیار قسێکی خەتەرێک لە ڕاستیە قسێکی خەتەر بۆ معنایە نا مینی بۆ ئێمە چاندمێ بەڵام مامۆستا پلەیشی بەرزی شایستەی هەیە ماستەری هەیە لە سەرکردایەتی و کاریگەری پەروەردەیی ئەم ماستەری لە سەرکردایەتی و کاریگەری پەروەردەیی یا سەرپەرشتیاری پسپۆڕی کاریگەری جەنابەت خۆ بە مەلزەمە نەدهێناوە وانە ئەو کات کە تۆ ئەو با بڵێن بڕوانامێت بەدەست هێنا ئیدی تۆ ینی لە 93ەوە لە تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستان جەنابەت لەناو پۆست و لەناو با بڵێن کایەی پەروەردایی توانی کۆمەڵێ جیل پێ بگەێنی ئایا کوڕانی مەلزەمە نەوەکانی مەلزەمە بەوان ناویان لێ بنین ئایا نەوەکانی مەلزەمە لە شەڕی با بڵێن داگیرکاری مەعریفی یا تەکنۆلۆژی دژمنانی دەوروبەر یان ئەتوان چی بۆ ئەم میلەتونەتەوەی بکەن مەگەر ڕاکەین ئەزای چۆنە بواری مەلزەمەیە کە باس دەوکەین ئێمە کەسەی ماکرد تاچێکمان دەستەمووی مەلزەمە و کۆمەڵێک خاڵ و کۆمەڵێک شت کرد و مەجای بیکردنەوەمان پێنەدا و هەستی نەبوو وە کۆنتاکی تەواو لەگەڵ مامۆستاکان نەکرا و نیقاش دروست نەبوو
لەوە خەفتبارتر ئەوەیە ئێمە لە زانکۆ بووین وەختی خۆی دکتۆرەکان کە دەرزیان پێوتین هیچ مەرزەمەیشیان پێ نەبوو خۆیان هاتنە سەر تەختەکە کۆمەڵە زانیاری هەم بۆ نووسین شەرحیانە کرد ئەوە بچن بە شوێن مەزەرا بگەڕێن ئێستاش ئەوروپا وایە مامۆستاجان جەنابتان باشتر ئەزان لە من ئەوە بە شوێن مەزەرا بگەڕێن ئێستا خەمەکە لەوە قورسترە وەکو مامۆستا باسیگەر یەکسەر دکتۆرەکە یاخو کابرای زانکۆ مەرزەمەیشی یاکتی و تەواو من کوڕێکمێ لە زانکۆیە ئەو ڕۆژە چەندها 5 جۆرەقی پێ بوو چیە تی باوە امتحانەکەیە وتم با بە تۆ سێمان خوێنی یعنی بۆ 5 جۆرەقی ئەم زانستە فێر بوویت یعنی سێنی کە ئەی باش ئەمە بێ وەک تاکەی کە دوای دەرس بە مناڵەتنەوەیەکی نوێ ئەڵێتەوە یاخود لە بوای لە بوارەکانە فێر ئەبێ ئێژەر 5 ئەو 5 وەرەقەیەکا بە 2 وەرەقە و تەواو کۆتایی پێدێ ماوەیە چکێتی خەڵک وای لێت نییە تەنها ئەوە نیە کاچێ بۆ دەوام کاتیش خوڕ بەسەر بەرێ لە کافتیا دانیشێ و زانست و معریفەی نییە کاتێکیش کە نسبەی ڕسوب زۆر بوو هەوڵ ئەدرێ بۆی ئەو نسبەی کەوتنە چاک بکرێ بەچی چاکی بکرێ بە دواکەوتنی بوارە زانستیەکە چاکەکرێ مامۆستا سەردار با پرسیارێکی لێ بکەم ئایا مەرزەمە پرسیارەکە بۆ هەردوو لایە ئایا مەرزەمە بەس لە سلێمانیا هەیە لە هەرێمی کوردستانە هەمووی هەیە والله لە هەموو شوێنێکی کوردستان هەیە لە ئەولێر هەیە لە دۆغەیە و چەندی بڕاش دەکراوە لە وەزارەتی پەروەردەوە گشتانی سەرجەم پەروەردەکانی لەسەر کراوە و ڕەنگە ماوەیەکیش ئاسایشی لاگەداکرابێتەوە کە ئەوارە قەدەغە بکرێت یعنی دیارە خەتەرەکە وەزارەتی پەروەردەش هەستی پێکرەوە بەس ئایا بۆ جێبەجێکراوە بە شێوەیەکی قەتعی ئەوە بێ پرسیارکەرە و برادران بکەین چکە ئێمە پۆلیس نین ئێمە خەڵکی پەروەردەین قسەکان دەکەینەوە دەگەێنێتە وەزارەتیش ڕێگەچاری بۆ دۆزێتەوە لەگەڵ لە وەزارەتی ناخۆ ئەنجومەنی وەزیرانە دیارە فەلسەفەیەکدا ڕێژن بۆ بنەوەردکردنی ئەوە بەس تا ئێستا تەواو نەبووە باشە مامۆستا پێشەوەی من پرسیارەکەم ئاراستەی یا درێژە بەم گفتوگوی بین باسی پرسیار نەکەین لە شەڕی ناوخۆیە من لە ڕاپۆرتەکە باسم کرد لە شەڕی ناوخۆیە لەبەرەوەی کە شەڕی ناوخۆیە و ینی وەزاکە شێواوە و دنیا بۆ بە 2-3 دیفاکتۆ و 2-3 کۆمەڵە بەزم بالەرەوە ئەوانە و کتێب چاپ ناکرێ باشە بەڵام لە 2000 لە دوای وەستاندنی با بڵێن ئەو شەڕەوە لە 2005 دواتر لە 2014 وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم بڕیار ئەدا کۆمەڵی بڕیارەوەی جەنابتان ئاماژەتان پێکرد کۆمەڵی برازدا کە ئەوە یاستا و قەدەغە بکرێ بەڵام لە 2014 و 2020 یعنی حکوومەتی هەرێم وەزارەتی پەروەردە من ببورن بڕیار بوو جەنابی وەزیر بێتە ئێرە بێتە بەرنامەکەمەوە لەناو بەرنامەکەمە کۆمەڵێ شت ینی کۆمەڵی پرسیار و کۆمەڵێ پرسی جدی لەگەڵا باسکەم بەڵام دیار بوو جەنابیان لە دەروی وڵات بوون نەهاتە ناو بەرنامەکە بۆی نەکرا بەڵام ئایا حکوومەتی هەرێم ئەگەر بزانێ ینی خەتەریەتی ئەمە ئەزانێ مامۆستا با لەسەر دەست پێکم خەتەری ئەمە ئەزانێ حکوومەتی هەرێم ئەوە نەما ئاگای حکوومەتی هەرێم ساڵی 1973 لە ئەمریکا کە ئەو کاتە ڕۆناڵد ریڤان سەرۆکی ئەمریکا بوو تەقریرێکیان دێت دوایەوە سێریان کرد تەقریرێکیان نووسی بە ناوی A Nation at Risk واتە الأمة في الخطر بعربيكي ملت لە کارەساتایە لە چییە لە بەرێکەوە سەیری پەروەردەیان کرد وتیان بۆ یەکەم جارە لە تاریخ و مێژووی ئەمریکایە ئەو میلەتانی ینی ئەو مناڵی کە ئێستا دێ ئەوەی پێشووتری بەهێست ینی بەهێزتر بوو ئەبێ ئەمە ئێستا بەهێزتر بێ چونکە ئێستا سەردەمی تەکنۆلۆژیایە لەبێر ئەوە هەستان بە پیاداچوونەوەیەکی جددی بە پرۆسەی پەروەردەیانە وتیان چونکە ئێمە ئەلێرێ ئەبێتە ئەو ئەمنی قەومیمانەکەوێتە زێر خەتەرەوە ئایا ئێستا لەژێر خەتەرە ئێمە ئێستاکە بە مەلزەمە بەتەماین مناڵەکانی ئێمە پەروەردە بن لە داهاتوە ئەمان لە زانکۆکانمان ئێمە لە داهاتوە ئەمانە بنە مامۆسا و مامۆساکانی مناڵەکانی ئێمە ئایا ئەمەیت لەوە خۆتەتر ینی بۆیە کارەساتێکی زۆر زۆر گەور ئەگە فریان نەکەوین بۆیە پسپۆڕانی پەروەردە پێویستە خەمی جددی لەم بوارە بخۆن کات ماوە بۆ ئەوەی فریا بکەوین کات ئێستاش کاتمان هەیە ئێستاش ئەوە نییە تا ئەم جیلە ماوە تا ئەم کۆمەڵە کەسە ماوە کە هێشتا جیلی مەلزەمە نین ئەتوانن قسەیان لەگەڵا بکرێت بەس دوای ئەمەیکەوە 15 ساڵێتر 10 ساڵێتر کە ئەم جیلەیکەوە جیلی مەلزەمە نین ئەوەی تر بێت ئەو کاتە قورستر ئەبێ ئێستاکە ڕێگەکان ڕێگە چارەکان ئاسانترە شتێکی قورس نییە پەروەردەی ئێمە 4-5 میلیۆن خەڵک لە کوردستانە ئەگەر تۆ سێری وڵاتانێکی وەکو سینەکەی چۆن ئەمە ئەتوانێت لە کاتێکە بەهۆی پەروەردەیەوە ئەو وڵاتانی کە پێشکەوتون یعنی ئێستا ئەو وڵاتانی کەوا لە ڕووی تەکنۆلۆژیا و لە ڕووی زان لە هەموو باردەکانە ئەو وڵاتانان کەوا پەروەردەیان بەهێزە
ئێمە ئەگەر بمانەوێ وڵات ئەگە بمانەوێ ئەمنی قەومیمان پارێزین ئەبێت لە ئێستاە لە مناڵەکانمانەوە لە قوتابخانەکان ئەو لە مەلزەمە ئەگە بتەوێ بەڕێز جەنابی وەزیر جەنابی حکوومەتی هەرێم ئەگەر بتەوێ ئەمنی قەومی بپارێزیت ئەوە ئەبێت لە ئێستاوە ڕ مشوری مەلزەمە بخۆیت و خوێندکاران و سیستمی پەروەردە لە پەروەردە دوورکەی مامۆستا پاڵپش بۆ قسەکانی مامۆستا تاریخێکمێ ئەگەر تۆ بە ئەو دیایکردنی ئاستەکانی زانکۆکانی عێراق ئەو ڕژەوی کە ڕۆژ تەقی ڕژێمان نییە بە زۆک و زانست لە عێراقا ساڵی هەفتاکان شەستەکان هەشتاکان سێری ئاستەکانی زانکۆکانی عێراق کە و ئاسی زانیاری معریفێت دکتۆرەکانی وڵاتی ئێمە بکە و مۆنیسەکانی ئێمە بکە و لەم وڵاتی ئابزانە لە چ زانکۆیەک دەرچوون و ئاسی زانکۆکان چۆنە و ئیمکاناتێکیش کەم هەبووە کاتە و مەلزەمەش نەبووە و ئایپادیش نەبووە تەنها تەجروبە و زانستێکی علمی ئەو کاتە کە هەبووە توانیوانە خەڵکی باش پەروەردە بکەن ئێستا بۆ هەموو ئیمکانێتەوە ڕوومان کردووە مەلزەمە مامۆستا ئێمە لە پاڵ مەلزەمەیە مامۆستا سەردار با باسی شتێکی خەتەتر بکەین لە ڕاستیا ئەویش هەر بەشێک بوو من و قەرارمدا بوو بڕیارما بوو کە لە بەرنامەی 1 پوینت تا با بڵێن وەکو بەرنامەیەکی بۆ تەرخاکەم بەڵام هەوەکو پێشەیەک شتێکی لە باز دەکەین ئێمە من لە ڕاپۆرتەکە باسم کرد ئەو هەموو سیستم پەروەردەی با بڵێن ئەمریکی و سویدی و فەڕەنسی و ئیتر دنیا بۆ بە بەهەش دیارە لە کوردستانە بەڵام پەروەردەی خۆمان ینی پەروەردەی خۆمان بۆ بە مەلزەمە یعنی ئێستا تۆ لە مەکتەبە ئەهلیەکانە مامۆستا لە قوتابخانە ئەهلیەکانە لە زانکۆ ئەهلیەکانە لە چوزانم لە هەموو شوێنەکانە ئەوان مەلزەمەیان نییە مەلزەمە بەس لە خوێندنی حکوومەتی هەرێما هەیە خۆ لە پەروەردەی حکوومەتی هەرێمایە خەتەرەکە ئەمەیە بابە چۆن یەک ئەگرێتەوە ئەمە چۆن یەک ئەگرێتەوە مامۆستا ینی با بڵێن ئەگەر ئێمەڵین زەی موحەد ئەگەر سیستمێکی پەروەردەی موحەد ئێن تکایەوە ئەمە یا بەعکسەوە هەڵی ئەوە شوێنن ئەم سیستەمە خۆی لە خۆیاڵە هەڵ شانێکی پێوە دیارە لە هەمان کاتی شایمە خەزی پەروەردە بەڵێ بەڵێ ئەم سیستەما ڕۆژانێکی پێوە دیارە چکە تۆ ئەو زانست و معریفەی کاتێکە فەرسەی پەروەردەکەتا نەگەیشت بە خاڵێک کە لە سوودی خەڵکا بەکاربێتەوە و زۆرتی کەس ڕۆشنبیر بێ لە معریفێ زانستیەکان و کۆمەڵایەتیەکان و خۆشەویستی بۆ خاک و نیشتیمانەکەی و دڵسۆزی بۆ عیلاقەتە کۆمەڵاتەی کە هەیەی و ڕێزگرتن لە خەڵک یعنی زۆر زەحمەت بۆ دێتەوە جارێکی تر ئێمە وامان کردووە بەڕاستی ئێستا حالیەن تاکێکمان دروست کردووە بە پەڕێ مەرزەوە مەشغوڵ بووە مامۆستایەک بە فرۆشتنی مەلزەمەکەەوە مەشغوڵ بووە و زانستێک لە ئاستێکی نزمە بە خوێندکارەکانی ئەڵینەوە مامۆستایەوە بڵێ ئێمە سیستمێکی پەروەردەی معەلەبمان لە قوتونراومان هەیە مەلزەمە بە قوتوکردنی زانست نییە مامۆستا بەڵێ ئەمە وتمان ئێمە پرۆگرام تەمەند بابەتێکی تایبەتە بەداخەوە لە زانکۆکانی ئێمەیە پسپۆرانی پرۆگراممان کەمە یەکێک لە خەلەلەکان ینی ئەو کەسانی کەوا تایبەت بن بە پرۆگرام یعنی ئێستا سێرەکەی پرۆگرامی خوێندن لە کوردستانە نیمانە پسپۆڕێکی پەروەردەیی بێت لە پرۆگرامە ئەممان ئەگەر هەش بێ زۆر دەگمەنن قسمێکمان نییە بە چونکە ئێستا لە کۆلێژە پەروەردەیەکان لە کۆلێژ باڵدارمان نییە ئێمە با یەکشت ببێن ئەمانی کەوا لە پێشا بوون ئەوانە بەخی برە و بە هەوڵی خۆیان بەس ئێستاکە زانستە یعنی بنەمای بۆ دانراوە یعنی ئەبێ بخوێنرێ ئەم پرۆگرامە دائنێم ئەم کتێبە دائنێم ئەبێ بەم شێوازە پەروەردەیە بێ بەشە زانستیەکە لەگەڵ بەشە پەروەردەیەکەی یەک بگرێتەوە ئێمە پێویستمان بەمانێ بەڕاستی زانکۆکانی ئێمە لە بواری پەروەردەیە لەم شتانەیە لە دواوەین یانی هێشتا ماومانە کۆمەڵێک پسپۆری پەروەردەیی هەیە کە من لێرەیە لە بواری فەلسەفەی پەروەردەیی فەلسەفە نابەتەنە بەس کۆلێژ قیادە و ئیداری پەروەردەیی کە پسپۆرێکی منە لە کوردستانە نییە ئەم پسپۆرێ لە عێراقشە نییە طبعا ئەمانە یەکێکی تر لەوانە ئەم پرۆگرامینە منهەج کەوا ئەبێ پسپۆری تایبەتی خۆی یەکێک لە خەلەکان ئێمە باسمان کرد وەزارەت بڕیارەدا چارەسەریکە ئێمە مانەوێت ئەم نەخۆشیەکە چارەسەرکەین ناتوانین بڵین با مەلزەمە قەدەغە بێ ئەبێ بین پشتی مەلزەمە بزانین لە پشتی ئەمەوە بۆ کار چییە هۆکارەوە یەکەم وتمان پسپۆری پرۆگرامیمان نییە ئەو پرۆگرامی کە دانراوە ببوورە مامۆستا تۆ قسەکەی خۆت دەبی نەچێتەوە بەڵام هەندێک لە هاوڵاتیان نەک هەندێک زۆربەی هاوڵاتیان پێیان وایە و منیش خۆم پێم وایە کە لەدایکبوونی
با بڵێن مەرزەمە هۆکارەکەی ژمارەیەک مامۆستان کە بۆ مەسلەیەکی مادی بۆ پارە ئەمە ئەکەن یعنی ژمارەیەک مامۆستای کەم بۆ پارە سیستمی پەروەردەی هەرێمی کوردستان خستۆتە خەتەرەوە حکوومەتی هەرێمیش بێدەنگە بۆچی ئەو یەکێک لە خاڵەکان جەم هەستم ئیشارەت کەم هۆکارەکان وتمان کەسە پسپۆرە پەروەردەیەکان ئەگەر هەبن کەمن و هەشن گویان لێ ناگیرێ لەوانەیە ئەو کەسانی کە ئێمە پسپۆری پەروەردەیی جا لەگەڵ فەرمانبەرێکی پەروەردەیی ئەمانی کەوا لە ناو مؤسسەیەک سەرۆک بەشێکە مدیری دائیرەیەکە مدیرێکی فەرمانگەیەکە ئەمە کاری پەروەردەیی ئەکا بەس پسپۆری پەروەردەیی نییە سپۆری پەروەردەیی ئەوەیە کەوا بخوێنێتەوە توێژینەوەی هەبێ لە ناو پەروەردەیە ئەمانەی کە قەراریان بەدەسا ئێستا بەڕاستی زۆر بەرزیان هێنا لەم ئەخیرەوە لە ئاستی عالەما مثلەوە کێ بیرکارەوە هەمووی کوردن ینی ئێمە خەڵکی زۆر باشمان زۆر باشمان گوێن مۆناگیرێ دەسەرەوەی کە ئەمە نەخۆشی نییە ئەمە عیلاج ئێمە لە چۆ دەست پێ بکەین پسپۆرە پەروەردەیەکان بێ گوێیان لێ بگرێت فریا بکەون چیە لە بواری پەروەردەیە ئەنووسێتەوە ئەخوێنێتەوە توێژینەوە ئەکرێت بێنرێتە پێشەوە قسەی لەگەڵا بکرێت ئێمە بۆ هیچێک لە خەلەکان ئەوەیە کەسێکرێتە مدیری دایرەیەک سپۆری ئەو بوارەنی دوایە ئەم قسەی ئەڕوە لە ئەنجومەنی وەزارەتە کە دانیشێ ئەو بڕیارەدا ئەو کاتە منێک کە لە خوارەوەم ئەبێ ئیلزام کەم بە قسەی ئەوە ئەمە خاڵێک لە خاڵەکان یەکێک لە خینەکان نەبوونی ناوەندێکی نیشتیمانی بۆ پرۆگرامەکان کە ئەمە لە هەموو وڵاتانێکە هەیە ئەوە لە ئوردن سەیریکە ئەو لە هەموو ئەم وڵاتان ناوەندی مامۆستا جەنابەت بەرزی ناکەیتەوە بۆ حکوومەت و جوانە ئێمە هەوڵمانداوە پرۆژێکی واشمان ئەمە بە کۆمەڵێک لە پرۆفیسۆر و مامۆستای زانکۆ و ئەکادمی کەمەنەکانیان یاساناسان پرۆژێکی تەواو تۆکۆمان داوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەر لە یەکەم ئەم تەسلیم ئەم کابینەیە تەسلیم ئەنجومەنی وەزیرانمان کردەوە بەڵێ لەگە وەزیری پەروەردەمان ناردووە کە ئەمە پێویستە ناوەندێکی نیشتیمانیمان هەبێت ئەم ناوەندە نیشتیمانیە چکە ئەو پرۆگرامانی کەوا هەیە سەمەتونە خەلەلە ئەو پرۆگرامانی کە هەمانە ئێمە تەرجەمەیە بۆ لە سێریی هەر بابەتێکە ئێمە لە ئینگلیزیەوە کراوە بە عەربی لە عەربیەوە کراوە بە کوردی ئەمە دووجار سارد هات چێشتێ سارد ئێمە پێویستمان بۆیە ڕەبتێک دروست بێت لە بینی پەروەردە لەگەڵ زانکۆیە بۆ نە پرۆفیسۆرێک لە زانکۆیە بابەتی ئینگلیزی بە نمونە وەرگری بە بیرکاری فیزیا کیمی هەر ئینگلیزی هەر بابەتێک دەمانە پێویستە پرۆفیسۆرێکی کورد ئاگاداری ورد و درێژتی پەروەردەی لە باخچەی ساوایانەوە هەبێ هەتا 12 بۆی ئەم خوێندکارە کە هاتە لای ئەو لە زانکۆیە بزانێ چی خوێندووە بەس ئێستا ئێمە ئەومان نییە پرۆگرامێک دەستگایەک مؤسسەیەکی نێودەوڵەتی عەقدێکمان لەگەڵا کردو پارێکی زۆرمان داواپی هاتووە ئەو ئامادەیەکە و بیڵێرەوە بەخوات ئەمە خەلەلەکەیە ئێمە ئەم ئەمێمان نییە ئەو بەوەی بەڕێز باست کرد مامۆسای بەڵێ بەشێکی زۆری ئێمە مامۆساکانمان مامۆسای پەروەردەیی نین ئامادە نەکراون بۆ ناو پەروەردە پێویستە زۆر گرینگە نەک ئەوەی کەواین بێ ئەوەی کەوا پەروەردەیش بێ ئەو ڕۆژ بەردەوام مەشغوڵ ئەکرێ بەردەوام سەرقاڵە بەکارەوە پێویستی بەوەیەکەوە جارێکی تر ئەبدەیتی معلوماتی بکرێتەوە لە ڕووی دەرونیەوە چۆن مامەڵە ئەکات لەگەڵ خوێنکارە ئەم کێشانەوە نەبێت باش مامۆستا بەختیار سوپاس مامۆستا بەختیار باس شتێکی وروژان ینی مامۆستاکانی ئێمە لەگەڵ ڕێز و حرمەتمان بۆ مامۆستایان یعنی مەبەستمان ئەوە نییە بەڕاستی ئەوەی کە مەبەستمانەوەیە کە شتەکە بەشێکی مامۆستایان ئامادەنی لە ڕووی دەرونیەوە دەوانەیە هەر مامۆستایانی مەرزەمە بنەوانی ژیانی ئەم تازانە مجی لە تازێ ینی ئەمە استعدادان تیانە بە عەربی مؤهل نین بە عەربی وشەکە بە عەربی ببوورەوە بەکارێنم یعنی ئەو ئامادە سەزیان بۆ نەکراوە تۆڕۆختە دیسان نەخوێندەوە مامۆستا ئەوانە ئێستا مەرزەمە بەرهەمێنن ینی ئەمە تا چەند بابڕین تا چەندی تیانە خۆی دەسەدە دیارە ینی پرسیارەکە ئەوەیە ینی تاسە یانە بەڵام تا چەند زووتر ینی جسمی لاشەی پەروەردە داکورمێنێ چەند ساڵێکە وەزارەتی پەروەردە بڕای داوەن کە دایانە مەزرێنێ کەسی پەروەردەیی بن چۆن کۆلیژەکانی بنیات بنەڕەت ئامادەیان ئەوانی کە زانکۆی کۆلیژی پەروەردەیان تەواو کردو ئەوانەی کە کۆلیژەکانی عەلومیان تەواو کردووە تەنها حەصری کردووە لەوانە دایان مەزرێنێ ساڵان ئێمە بۆ گونجاندن و بۆی بەردۆخی ئەم هەرێمەوە سنعمان کردو مامۆستا زراعەمان کردو مامۆستا لە هەندێک گوندا شەش ئامادەیمان کردو مامۆستا دەورێک سێمان پێوت و دوان تۆ مامۆستابی ئەمانە کاتێکە بوون مامۆستا ئێمە گرفتێکمان بۆ دووست بۆ ئێستا دەرەکەوێکە ئەم قوتابیەکە بە ئاستکی نزم دێت بەرەو ئامادەی
سیرەکە چێکە خێرە ڕاکە مەرتەمەی فڵان کەس بکرێت لە بەریکە ئەمە یەکێکە لەو خەلانێک ئێمە گۆزاری پەردەمان بوو خەلی دووەم ئێمە نەمانتوانیوە خولی شاندن بەردەوامی پێبین مامۆستاکانمان لەسەر ئاستی قەزایە لەسەر ئاستی محافظایە لەسەر ئاستی سنوورێکی جوگرافی چەند مەکتەبێ بتوانین لە ساڵێکە هیچ نەبێ ئەگەر ئەبدێتی معلوماتیان بە چەند ڕۆژێکیش پێ بکەینەوە بتوانین خولێکیان بۆ بکەینەوە مامۆستاکان بەشدار بن مامۆستایان بەداخەوە کەڵێ خولێکەڵە کرێگەم چەنە چەند وەردەگرم لە کاتێک داویۆ مامۆسایە خۆی هەوڵ بە فێری زانستەکەی زانست بێبەشێوەیەکی سەردەمیانە بیڵێتەوە بەڵام ئێمە لەبەرەوەی سانسۆرێکماندان ناوە لەسەر ئەدای مامۆستاکانی چۆن کارەکەن و چۆن بەرەو پێشچوونێک بە شێوازی هاتنی خۆیان ئەدەن و تەقییمێکمان دەکردەوە موچەمان تحلیل دەکرد لەسەر ئاستی بەتوانایی مامۆستاکانیش پاڵپشت لەو حرەکەیەکەن کە چوار دیار لە مەرزەمەکە بنووس و بیدێن بە قوتابی مامۆستا با ئەلێرا ڕاتگرم یەکێک لەو هاوڵاتیانی کە بۆ ڕاپۆرتەکەی من قسەی کرد وتی ئەوسا ئێمە با بڵێن بەرپرسی پەروەردەییمان هەبوو ئێستا بۆ بە شتێکی وای باس کرد ئێستا بۆ بە بەرپرسی حزبی ینی خەریکە واو ینی بووە بە بەرپرسی پشت مێز ئێستا مامۆستا بە تایبەتی ئەم باسی وەزارەتی پەروەردەکەین سلکی پەروەردەکەین ینی ئەو بارودۆخە باڕێن سیاسی کە لە هەرێمی کوردستانە ئێستا هەیە کاریگەری کردوتە سەر مامۆستا و ئەدای مامۆستا طبعا ئێمە لە هەموو دنیاوەی بجێکی زەبەلع بۆ پەروەردە دابنێت کە وەزیری پەروەردە بڕایدا فڵان خۆت بکرێتەوە ئەبێ ئێستا لێرە چی بکە موافقەتی ئەنجومەنی وەزیران وەرێنێ وەزارەتی دارایی بێنێ ئەو لە پارەمان نییە خولەکە 6 مانگی پێچی نەکراوەتەوە ئەمە یەکێکە لەوەی کە وەزارەتی پەروەردەیە بۆ هەموو گرفتەوە بۆ هەموو ئاستی کێش و مەشاکلانی کە لە قوتابخانە خوێندنگان ناو خەڵکیش هەیە بە وعیکردنی خەڵک بە بینینی خۆل بە بڵاوکردنەوە ڕۆشنبیری زیاتر و چاپکراوەکان ئێمە تەلەڤیزیۆنیش پەروەردەمانێ زۆر لۆکاڵی محەلیە لە زۆر شێوە وەرناگیرێ وەلامان کاتەوە مەنەجەکەمامەساوتی قەزم لە چیە هەمووی مەنەجێک کۆپیێستی نەوڵاتانەوە ئێمە نایگونجێن لەگەڵ بی ئەو زەمن و کاتی خۆماندا هەدەڵی مەنەجەکە بێنە و چاپیکە و بیگۆڕە و 25 میلیۆن دلارمان ناوە بە مەنهەج دڵمان بۆ خۆش نەوێن 3 دلار بەنداوە بەنهەج دڵمان بەوە خۆش بێ ئەو 25 میلیۆن دلاری کە ئەدەین بۆ مەنهەجە ئایا لەگەڵ ئێمە چەند لە خزمەتی پرۆسی پەروەردەیە و چەند لە خزمەتی گەشەکردنی ئاستی نیشتمان پەروەری و هەستی ئینسانی بوون چەند هەیە با پرسیارەکە بۆ مامۆستا چەند هەیەوە چەند پەروەردەی ئێمە خزمەت بە تاشی ئێمە ئەکا بە نیشتیمانی ئێمەکە بە کللتوری کوردیشەکە چەند لەگەڵ ذهنیەتی میلەتی ئێمە ئەگونجێ تاکی ئێمە ئەگونجێ طبعا ئەگەر سێریکەین ئەوەی کەوا ئێمە 25 میلیۆن دلارمان پێیاوە ئەگەر لە سەری منهەجەکە ینی دەوەنیە تۆ بڵێ زەربی سفریکەین بڵێ ئەم منهەجە کەوانە ئێمە ئەڵێن پێویستە ئەم منهەجە بنەماکانی منهەجارێک چییە بنەمای ئەبێ لە ڕووی فەلسەفە و ئامانجی پەروەردەی هەر وڵاتێک و هەر تایبەت بەخۆی هەیە ئەبێ ئاگداری ئەوە بین دوو لە ڕووی کۆمەڵایەتیەوە فەلسەفەی پەروەردە پرۆگرامی یاخود کتێبێک چونکە پرۆگرام منهەج تەنها کتێب ناگرێتەوە کتێب ئەو بەشێکە لەوە کاتێک ئەمە پێویستی بە لە ڕووی بنەمای کۆمەڵایەتی لە مەعریفی و هەروەها لە ڕووی دەرونیەوە تا چەندێک گونجاوە بۆ کەسێتی تاکی ئێمە ئەمە یەکێک لینەکان جا من هەر لەسەر هۆکارەکان بۆی کابێمە سەر زیانەکانیشی معنی بەوردی لەسەر زیانەکانشی بێ ئێمە یەکێک لە خاڵەکان کەەوە هۆکارچی ئەمەنە هیچیان بەڕاستی ئەبێ دەست بخینە سەر برینەکان چونکە ئێمە ئەبێ دکتۆرێکی پەروەردەیی بین چۆن دکتۆرێک بێ ئەم نەخۆشە نابێ بڵین بەخوا کێشە نیە چارەسەر کراوە پارێکی زۆر سەرف بکە ئێمە ئەبێ بین جارێ برینەکە بکولێنینەوە پاچیکەینەوە ئەمانە برینمانەیە برینمان هەیە بۆی کەوایکەی یەکێک لەوانە بەڕاستی لایانی اقتصادیە لایانی ئابوووریە کاتێک سێرەکان مامۆستایەک ژیانی دابین نابێ معاشەکەی بای ئەوە نییە پێویستی بە خانوویەکەی بێ ئەلێمانە حقەتێکە بۆیە پنا ئەباتە بەر شوێنێکی تر ئەگەر تاقیواران نچێ بۆ ئیشی کاریش تر دەی ئەمیترش پناباتە بەردەم مەلزەمە ڕێبحێکی اقتصادی وەرەگرێ لێ قازانجی مەلزەمە بە قسەکەت بەشەکەت ببڕم دەبیری نەچێتەوە مەلزەمە ژمارەیەک مامۆستا سوودی لێبێن خۆ هەموو مامۆستاڵێ ئەمریکاوی ئەمریکا هەرێکی بەشێوەرێک بیرەکاتەوە کابراایەک بیرەکاتەوە من لە تاقیواران دوکانێک دانێم ئەو بیرەکاتەوە من ئیشێکی تر بکەم ئەمیشان بیرەکاتەوە منش با مەلزەمە دانێم بەخولی بەهێزکردن خولی بەهێزکردنەوە دواری تایبەت گرتنی شوخە بە تایبەتی بۆ پێشەش خوێنکاو دەردی تابلێتەوە وەکردنەوەی چەند بینایەک بۆ کە بە ناوی ئەمە پەیمانگاکە بۆ وانەی تایبەت وەزارەت پێزارێ مامۆستامان بڵێ
هەمووی ڕێگە پێدرا مڵەت یانی جا یەکێکی تر لەوانە خۆ ئامادەنەکردنی مامۆستا بۆ بابەتەکەی یعنی ئەمە بە هەموو خەلەکان بەدوای یەکە مامۆستایە کەوانەکەی بە جوانی ئامادە ئەچێتە پۆلەوە سەرەکەی بەو شێوە ناڵین هەمویان بەشێک لە مامۆستایان کەوا لایەنە دەرونیەکانی و لایەنی تەڵای تدریس و ئەمانیان نەکردن خۆی ئامادەنە پلانی نییە بۆ شو کاتێک کە خوێندکارەکە بێتاقەتە لە دەرسەکەی مامۆستا و لەولاوە مەلزمەیەکی حاضر ئامادەکراوە بۆیە وای دێکاتکەوە احتیمات کا سەر ئەوە بۆیە وە زیانشی هەیە زەکەم دوایی بینە سەر زیانەکان باش مامۆستا من پرسیارتان بکەم پرسیارەکە بابن کراوەیە چێت جواباتە بیاتەوە بەس مامۆستا با ڕوو لە جەنابەت کەم تۆ کەمترین قسەت کرد من و مامۆستا باشە قسەمان کرد یعنی بۆ باسی بۆ گلەی لە حکوومەتی هەرێم نەکەین حکوومەتی هەرێم لە جیاتی ئەوەی بێت پشت و پەنای مامۆستا بێ هەروەها فەرمانبەرانی وڵاتیانیشی بەڵام ئێمە باسی مامۆستاکەین لە جیاتەوەی بێت پشت و پەنای مامۆستا بێت خولی بۆ بکاتەوە تەقویان بۆ بکە منهەجی جوان و نازانم چی ئەوانە حکوومەتی هەرێم دێت نیوە موچە و ڕبع موچە و 6 مانگ مامۆستا خستە سەر جادە بە خۆی و ماڵ و ناڵیەوە بۆ ئەمە کاریگەری نەبێت لەسەر مەسەلەی پەروەردە و لەسەر منهەج ماڵێ چۆن کاریگەینی ئەم باسمان کرد مەسەلە مادەکان زۆر دەوری هەیە وەکو مامۆستا فەرمی ئەگەر من موچەکەم ئەوە نەبێ پێویستم بە کارێکی تر نەبێت قەت خۆمیراک ناکەم لە سەعات 10 تا سەعات 12 ماڵ و ماڵ بگەڕم دەرسی تایبەتی بڵێمەوە قەت ئەوە ناکەم مەسەلەن دوانیۆڕۆن نێ میساحەتی بکەم و دەستکەم بە خوێندنەوە قەت ئەوە ناکەم بتوانم لە شوێنکە چەند سەرچاوەیەک دەستکێ بیکڕم و بیخوێنمەوە بەڵام مەسەلە مادەکانیش دەوری هەیە مەس زۆر لە مامۆستاکان فەقیرانە ژیانی خۆیان پێ دابین ناکرێەوە ناتوانن هێڵێکی ئینتەرنێت و لاپتۆپێ بەکای بێن بۆ ئەوەی کە بتوانن زانستێکیان دەستکە و بە پرنتەی ڕاکێشن بیانی بتوانن سوود بگەن بە قوتابیەکانیان و ئەمە یەک خەڵکی تر ئەوەیە کە ئێمە بەڕاستی بەڕێوەبەرەکان و سەرپەرشتیانی نەمانتوانیوە مامۆستای باش موشێکی باشی بۆ دابینکەین مامۆستایەکیش کە خۆی برێو ناداوە تواناکانی بڵێن تۆ موچەکە 400 زیاد ناکە ئێستا من بە کادرۆست تەواو کردووە مامۆستاش بە کادرۆست تەواو کردێ هەردووکمان 500 زارین من چەند واناڵێمەوە چەند مانۆم هەر 500 ئەوی چەند التیزامی هەیە و نیەتی عەفو یاخ و چەند کەمتەرخەمیەکە هەر 500 نییە ئەگەر قیاسەکە بێ بەوەی کە من لەسەر ئاسی بەتوانایی و لەسەر ئاسی لێهاتووی و تەقییمە کۆسانی باش بکرێم معاشکەم لە 500 بکرێ بە 750 ڕەنگە برێوەی بە توانەکانی خۆم بدەم ئەگەر مامۆستاش زانیان بمبوریێت قسێکە ڕۆکەم ئەو کە توانیان لێک ئاستاوە ساوچەق بەستووە پێنسەکەی بۆکەی بە 450 وردەور ئەمیش هەوڵەدا بەرەو پێش شێمە نەمانتوانیوە تەرجیعی مامۆستاکانمەکەین بۆ بەرەو پێشچوون بەرەو پێشچوون تازەوە لە شوای دەستەوە مەرزەمەی باشێ بێ دەرخصوصی باشێ بێ چکە حکوومەتیشان دەرێ نێ بۆ یعنی حکوومەت وازی لە مامۆستا هێناوە و ینی ئەو شتانی جەنابەت باست لە هەموو دنیا بەڕێوەبەری قوتابخانە موچە و پێداویستی مامۆستاکان دابین دەکات بڕاستی مامۆستایەک کە کەمتوانای ساژگەڕێت تۆ بۆ نییە عقدەکەت لای من تازەکەیتەوە یا تۆ کار لای من نەماوە بەس ئێمە کە عیب و پێنسەکە هەیە تێگەشتی پێنسەکەی هەرێ ئێستا من سەدان کەسمان هەیە ئەڵێ ئەمە سەروا لە مشکیان نییە بەس ناتوانانی یەکدەن لەم عاشقی برنجکار لەبەری معاشەکەی مرکزی لە حکوومەتەوە دێت و بەڕێوەبەرش پێی دەڵێت دەوام ئەوەی کە مامۆستا سەدار باسی ئەکا ئەوەیە کە خەریکە مامۆستا وا ئاڵێ هەرگوتیشیە بە جۆرێکی تر وتی با سیستمی پەروەردە بکرێت بە سیستمێکی بابن کەتی تایبەت لەوانەیە مەسەن لە وڵاتە پێشکەوتوەکانە لە وڵاتە سەرمایه‌دارەکانە بەڕاستی پەروەردە بابڵین زۆر تایبەتە کەتی تایبەتە بەڕێوە نیازمەوە نیە کەتی تایبەت بێەوە میسر نمونەیەکمان نییە ئەو میسرە بڕۆ بزانە لەوێ تحدیدکردنی ئیش و کاری مدیر چەند قودسێتی هەیە و چەند هەیبەتی هەیە مدیرەکە يعني هەموو شتی لە ڕێ مدیرەوە پەیوەندی هەیە بە هەموو شوێنێک لە مامۆستا خۆ بێژگە لە عێراق وڵاتە کاولبەکەی ئێمە لە هەموو شوێنەکە مامۆستا ئەوە تا ئێران جمهوری ئیسلامی ئێران لە جمهوری ئیسلامیە لە هەموو شتێک نووسراوە هەمە چیزی زامنی نەوبەست ئاست بە فارسی بێژگە بۆ مامۆستا هەموو کەسێک لە دنیا کام زۆر لە باڵایە سەرە ئەگرێ بۆ نان بۆ پاس بۆ هەموو شتێک بۆ حمام بۆ هەموو شتێک مامۆستا نەبێ کەوتێ مامۆستا تەواویە تۆ سەرە بۆ نییە ئەمەە بەڕێزن ینی چاوەلەوە من ماوەکسە پرشتیاری نەحکومیەکان بووم قەت قەناعەتم بۆ نییە لە بەرنامەیەکی شارەکە مامۆسای بەڕێزمە گفتوگویەکە بوو لە هەر لە مێکێ لە ڕێگەیاندنەکان قەناعەتمان بە ئالیبوونی ئەوە نەبووە
بەڵام ئاهلی هەیە بۆ خەڵکی مامۆستا لایبوونەکە بۆ معلوماتی بەڕێزتان ینی بۆ زانیاری مامۆستا بەو شێوەیە چونکە جەنابەت باسی مامۆستا کرد باسی مامۆستات کرد ئێمە با بڵێن باسی مامۆستا لە غێنی ئەم وڵاتانی ئێمە بە پارچە وەکو پارچە وایە ینی معاشی سابتی نییە کەسوکاری خوێندکارەکان هەڵ ئەسن مامۆستا فڵان ئەگرم ئەگە خراپ بێت کاریگەری ینی زۆر باشی نەبێت ئەرێنی نەبێت لای ئەبەر ئێستا ئەگەر بۆ زانیاری جەنابتان وەک بە کورتی مامۆستا ئێستا هەموو قوتابخانەیەک هاوڕێ ڕخەگیری خۆی هەیە بەسێ قوتابخانە و یەک ڕخەگیدارێ و لە ژنێکی هەڵسەگانی دەرەکی هەیە ئەگەر بتوانین لەڕێ ئەو سەرپەرشتیا بەرەزانانی کە لە قوتابخانەکانە مقیمی دایمن بتوانین ڕێخستنەوەیەکی تر و بە ئاست و توانەکانی مامۆسانە بچینەوە ڕەنگە هەوڵێکی باش بێ. مامۆستا بەختیار ئەخیر وتت بڵێت چونکە کاتی بەنامەکەم تاوە باشە ئێمە ئەوە باسی ئینەکانمان کرد تا مەلزەمە کۆمەڵێک زەرری هەیە دابەزانی ئاسی خوێنکار جۆنەگرتنی خوێنکار لە پۆلە دەستنیشانکردنی بابەتە گرنگەکان خوێنکار وا ئەکات کە ئەسلی ئەوەیەکەوە فێری سەمەڕایز بێ پوختەکردنی بابەتەکان ئەو پوختی ناکات تەمەڵ بەخۆی جۆداتەوەین بێ تێکچوونی باری دەرونی خوێنکاریەکێک لە کە بە دەفاڵدار باوکی زانستی ڕێگەکانی وانەوتنەوە باسیەکات کە یۆهان فرێدرکە ئەڵێت ئەبێ خوێندکار گەورەترین بۆی کافێ بێ ئەبێ لایانی دەرونی ئامادە بکرێت ئێمە بە مەلزەمە وای لێ ئەەکەین کەوا لایانی دەرونی تێکە دەین نازانێت پلەبەر کام مەلزمێتەوە لەولا کتێب هەیە لەولا ئەوە یەکێکی لایدەکان منافەساتی دایک و باوک بەخوا ئەگەر هەستەکە مناڵەکەی منیش مەلزەمەی نەبێ و یان نینێر مەخکینی مامۆز تایبەت کێشم بۆ دروستە وای لێکە کە خوێندکار تەنها ناقل بێ وهروەها سەر ڕای ئەمانش ئەو هەموو پارە زۆری کەوا بەزیایە ئەمە هەمووی زەرەر لە گیرفانی تاکی ئەم وڵاتە بەهۆی ئەم ئێستا ئەمە بەم شێوەی کە ئەتمە باسەر مەرزەمە بێ ناتوانین تاکی بەرەم بێدین بتوانێت شیکردنەوەی بۆ بابەتەکان و تاکێک بەرەم بێنین بتوانێت بەرەو پێشچووین توانەکانی خۆی بدۆزێتەوە لە ئەنجامی تەجروبە و ئیشەکان کە داشتنی بۆ کە لە کتێبەکاندا هەیە و زۆر ڕوونکردنەوە هەیە شوێنی پرسیار لە کتێبەکەیە و ئەو مەنهەجێک کە دانراوە ئەڵێ ئەمە مەسەرەن بۆ سەرنج ئەمە بۆ لێوردبوونەوە بۆ تاقیکردنەوە ئەمە بۆ سەنگاندن سێ کە سێ چوارنەوە بیرکردنەوە و بیری تیا لە کتێبکە بەس دەمەرزەمەکە چوار دەرنووسیەوە دەبێتی تاڵ سپاس بۆ هەموو لایەکتان مامۆستاجان بەخێر مەسەر چاوەکان بینەرانی بەڕێز و خۆشەویست ئێمە کاتمان تەواو بوو کاتی بەرنامەکە زۆر سپاس بۆ مامۆستا بەختیار ستار ماستەر لە سەرکردایەتی و کاریگەری و پەروەردەیی هەروەها مامۆستا سەردار حەمەڕەشید سەرپەرشتیاری پسپۆڕی کاریگەری و سپاس بۆ ئێوە کە تا ئێستا لەگەڵمان بن هیوادارین لە بەرنامەی وان پوینت ئێمە سوودمان بە ئێوە گەیان بێت تا بەرنامەیەکی تر و ئەڵقەیەکی تر بەخوای گەورەتان سپێرم خۆتان.